ئیسلامیەکان بەگشتی و کۆمەڵی دادگەری کوردستان بە تایبەتی بەرپرس نەبوون لە دەسەڵاتی هەرێم و کەرکووک تا پرسیاری خزمەت و دەستکەوتیان لێ بکرێت، بە تایبەتیش کە هەمیشە لە کێکی دەسەڵات و پۆستەکانی بێبەش کراون، بەڵام سەرەڕایەوەش بێ ئاگا نەبوون لە خەڵک و خزمەتکردنیان و هەمیشە لە نێو خەڵکی و چینی هەژاران و ستەملێکراواندا ماونەتەوە. لە دوای ڕووخاندنی ڕژێمی بەعس و دامەزراندنەوەی عێراق بەو شێوەی کە دەسەڵاتی داگیرکەر دایمەزراندەوە، هەمیشە دوو حزبی دەسەڵاتداری کوردستان وەکو نوێنەری پێکاتەی کورد لە پارێزگای کەرکووک گشت پۆست و پێگەکانیان بۆ خۆیان بردووە، بەڵام نەکارێکیان بۆ مادەی سەوچلی دەستور و گێڕانەوەی ئەو پارێزگایە بۆ سەر هەرێمی کوردستان کردووە، نە ئەو پۆستانەشیان بۆ خزمەتی پێکاتەکانی شارەکە بەکارهێناوە کە لەسەر پێکاتەی کورد وەریان گرتووە، بەڵکو تەنیا بۆ بەرژەوەندی حیزبی و دەستکەوتە مادیەکانیان دروشمینەتەوەیان بەرز کردووەتەوە. کۆمەڵی دادگەری کوردستان لە دوای 2023 تا ئەمڕۆ لە گشت پۆستەکانی پارێزگای کەرکووک بێبەش کراوە، بەڵام سەرەڕای ئەوەش خۆی بێ ئاگا نەکردووە لە جەماوەری پارێزگاکە و خزمەتکردنی بە ئەندازەی تواناکانی، کردنەوەی نەخۆشخانەی بەخشین و کارە خزمەتگوزاریەکانی بە هەزاران هاوڵاتی بە بێجیاوازی لە نێویاندا یەکێکە لە سەروەریەکان و جەماوەر شاهیدی ئەو ڕاستیەی بۆ دەدەن. کارە پەروەردەیەکانی کۆمەڵ لە ڕێگەی سەنتەرەکانی نووری حکمەوە بووەتە هۆکاری پەروەردەکردنی هەزاران لاوی ئەو پارێزگایە، لەلایەک دووری خستوونەتەوە لە گروپە تونڕەوەکان و لەلایەکی تریش لاوێکی خزمەتگوزار و بەڕەوشت و سوودمەندی پێشکەشی کۆمەڵگەی کەرکووک کردووە کە بۆ ئێستا و داهاتووی بەسوود بێت. کارە ڕووناکبیریەکانی ڕێکخرا و دام و دەستگاکانی کۆمەڵ و خزمەتکردنی بە هەزاران گەنج و خوێندکاری پارێزگاکە لاوانی بە ئاراستەیەکی دروست و نیشتمان پەروەرانە بردووە و لاوی شارەکەی لە لادان و نەخۆشیە کۆمەڵاتیەکان پاراستووە کە دەسەڵاتی دوو حزب بۆی دروست کردوون. مەڵبەندی کەرکووکی کۆمەڵی دادگەری کوردستان هەمیشە استراتیژیانە بیری کردووەتەوە و چاوی لە بێبەشکرانی خۆی پۆشیوە و هەڵوێستی نەتەوەیی و دووربینانەی نیشانداوە بۆ یەکخستنی نێوماڵی کورد و نەهێشتنی پەرتەوازەیی کە دوایین هەوڵیشیان بۆ پێگێنانی یەک لیستی کوردی بوو لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بە مەبەستی پەرت نەبوونی دەنگی کورد لە پارێزگاکە، ئەوانەش لە پێناوی چەسپاندنی مافەکانی خەڵک و پێکاتە ستەملێکراوەکەی کورد کە بە درێژای مێژووی عێراق ستەمی لێکراوە.